دیموکراسی نیوەچەڵی تورکیا لە ژێر هەڕەشەدا. ئەمە قسەی زۆرێک لەو کەسانەیە کە دژی بڕیاری هەڵگرتنی پارێزبەندی یاسایی سەر پەرلەمانتارانی تورکیان و پێیان وایە بڕیارەکەی ڕۆژی هەینی ڕابردووی پەرلەمانی تورکیا ئەوەندەی دیکە ڕێگەی بۆ تاکڕەوی ڕەجەب تەیب ئەردۆغان خۆش کردووە. بەڵام ئەردۆغان خۆی بۆ چوونێکی دیکەی هەیە و زۆر دڵخۆشە با پەسەندکردنی بڕیاری هەڵگرتنی پارێزبەندی و ڕایگەیاند گەلەکەی من ڕێگە نادات کەسانێک لە پەرلەمان دابن کە پشگیری لە تیرۆر دەکەن. ئەمەش ئاماژەیەک بوو بۆ پەرلەمانتارانی هەدەپە کە لە ماوەی ڕابردوودا لەلایەن ئەردۆغان و ئاکەپەوە بە پشگیریکردنی پەکەکە تۆمەتبار کراون. هەرچەندە بڕیاری هەڵگرتنی پارێزبەندی 138 پەرلەمانتار دەگرێتەوە، بەڵام پەرلەمانتارانی هەدەپە پێیان وایە مەبەستی سەرەکی بڕیارەکە دوورخستنەوە و لاوازکردنی پارتەکەی ئەوانە. لە کۆی 59 پەرلەمانتاری هەدەپە 50 پەرلەمانتاری ئەو پارتە هەڕەشەی هەڵگرتنی پارێزبەندیان لەسەرە و پێشبینیش دەکرێت زۆربەیان و لە ناویشیاندا سەلاحەدین دەمێرتاش و فیگەن یۆکسەنگداخ هاوسەرۆکانی هەدەپە لەلایەن دادگاوە بە تۆمەتی پشگیریکردنی پەکەکە سزای زیندانی درێژخایەنیان بەسەردا بسەپێنرێت. بڕیارەکەی پەرلەمانی تورکیا لەسەر ئاستی نێودەوڵەتیشدا کاردانەوەی لێکەوتەوە. مارک تۆنەر تێبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاندووە بڕیارەکەی پەرلەمانی تورکیا زیان بە ئازادی ڕادەربڕین لە وڵاتە دەگەیەنێت. سەرۆکی پەرلەمانی ئەوروپاش لە کاردانەوەیەکدا ڕایگەیاندووە هەڵگرتنی پارێزبەندی سەر پەرلەمانتاران گورزێک بوو بۆ سەر دیموکراسی تورکیا و بەمەش تورکیا زۆرتر لە باکانی یەکێتی ئەوروپا دوور دەکەوێتەوە. هەروە کاتی پێری سەرۆکی لیژنەی کاروباری تورکیا لە یەکێتی ئەوروپا بڕیارەکەی پەرلەمانی تورکیای بە هەڵەیەکی مێژوویی ناوبرد و ڕایگەیاند هەڵگرتنی پارێزبەندی سەر پەرلەمانتاران بەپێی ڕێککەوتنی ئاکەپە و مەهەپە و جەهەپە لە دژی هەدەپە ئەنجام درراوە. بڕیارەکە لە ئەڵمانیا شکاردانەوەی زۆری بە دوای خۆی دایەنە. پارتی سۆسیال دیموکراتی ئەڵمانیا بڕیارەکەی بە شکستی گەورە بۆ سەر دیموکراسی تورکیا ناوبرد و ڕایگەیاند ئامانجی بڕیارەکە بەهێزکردنی پێگەی ئاکەپە و ئەردۆغانە لە تورکیادا. وەزیری دادی ئەڵمانیاش ڕەخنەی لە بڕیارەکە گرت و ڕایگەیاند ئەگەر تورکیا بە نیازە ببێتە ئەندامی یەکێتی ئەوروپا نابێت بەدڵی خۆی پەرلەمانتارە ڕەخنەگرەکان ڕوبەڕووی لێپێچینەوەی یاسایی بکاتەوە. ئەوەی سەبارەت بە بڕیاری هەڵگرتنی پارێزبەندی سەر پەرلەمانتاران و بە تایبەتیش پەرلەمانتارانی هەدەپە زۆربەی چاودێران لەسەری کۆکن ئەوەیە کە ئەم بڕیارە ئەوەندەی دیکە کە لێنی نێوان هەردوو نەتەوەی کورد و تورک لە تورکیادا قوڵتر دەکاتەوە و دەبێتە هۆی پەرەسەندنی شەڕی نێوان پەکەکە و تورکیا. پێدەچێت عەلی نەسین کەسایەتی ئەکادیمی و کوڕی عەزیز نەسینی نووسەری بەناوبانگی تورکیا بەم قسەیە باشتر لە هەر کەسێکی دیکە دۆخەکەی شی کردبێتەوە کە دەڵێت بڕیاری هەڵگرتنی پارێزبەندی لە ڕاستیدا شەرعێدان بوو بە پەکەکە. پەرلەمانی تورکیا بەم بڕیارە بەگەلی کوردی وت ئێوە بێ پەکەکە هیچ نین، چیتر کەس ڕووی نییە داوا لە پەکەکە بکات چەک دابنێت.